لە سەرەتای سەرهەڵدانی گروپی تێرۆریستی داعش لە شاری مووسڵ لە حوزەیرانی ساڵی 2014 ئێزیدیەکان زۆرترین تاوان و پێشێلکاریان بەرامبەر ئەنجام دراوە و ڕوبەڕووی کۆمەڵکوژی و ئاوارەبوون بوونەتەوە و ژنان و کچانیش دووچاری دەستدرێژیکردن و کڕین و فرۆشتن بوون. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەدان ئێزیدی لە دەستی داعش ڕزگار کراون و گەڕاونەتەوە نێو خێزانەکانیان. بەڵام ئێزیدیەکان هەوڵەکانی ڕزگارکردنی بێسەر و شوێنان بەجددی نازان و دەڵێن جیهان فەرامۆشی کردوون. موراد ئیسماعیل دامەزرێنەری ڕێکخراوی یەزدای جیهانی تایبەت بە بەرگریکردن لە ئێزیدیەکان ڕایگەیاند 2800 ژن و کچ و مناڵی ئێزیدی هێشتا لەژێر کۆنتڕۆڵی تێرۆریستانی داعشن و بە درێژایی ئەم ساڵ تەنها 5 کەسیان ڕزگار کراون. ئەوانیش لە کەمپی هۆڵی باکوور و خۆرهەڵاتی سووریا و ناخۆی عێراق بوون. دەشڵێت بە تێپەڕبوونی کات ئەگەری ڕزگارکردنی ئێزیدەکانی تر کەم دەبێتەوە و پێیان وایە زۆرێکیان هێشتا لەو ناوچانەی باکووری سووریان کە لە ژێر دەسەڵاتی گروپە توندڕەوەکانە. بەوتەی موراد ئیسماعیل حکومەتی هەرێم لە ڕێی دامەزراندنی نووسنگی ڕفێنراوان و دابینکردنی چەندین ملیۆن دۆلار هاوکار بووە لە هەڵمەتەکانی ڕزگارکردنی ئێزیدیەکان. بەڵام کۆمەڵی نێودەوڵەتی و حکومەتی عێراق هیچ ڕۆڵێکیان نەبووە. هاوکات ستیڤ مامان دامەزرێنەری ڕێکخراوی مناڵانی ئێزیدی و مەسیحی کە ڕێکخراوێکی کەنەدیە دەڵێت بە درێژایی ساڵانی ڕابردوو لە ڕێی بریکارەکانیانەوە کاریان کردو بۆ ڕزگارکردنی مناڵان لە دەستی داعش. بەشێکیان لە ڕێی پێدانی بڕەپارێک بە تێرۆریستان ڕزگار کراون و بەشێکیشیان لە ڕێی ئۆپراسیۆنە سەربازیەکانەوە بووە. وتیشی لە ئێستادا کار دەکەن لەسەر دۆزینەوەی کچێک لە کەمپی هۆڵ، بەڵام کارەکە زۆر ئاڵۆزە. ستیڤ مامان ڕخنەی لە حکومەتی وڵاتەکەی و کۆمەڵگەی نێودەوڵەتیش گرت کە نەهامەتی ئێزیدەکان پشتگوێ دەخن. لە کاتێکدا ئێزیدی ئاوارەکان کە لە کەمپەکاندان لە ساڵی 2014 ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. سەرباری ئاوارەکان و بێسەر و شوێنانی ئێزدی لە قەزای شەنگال زیاتر لە 85 گۆڕی بە کۆمەڵ هەیە و سەرجەمیان قوربانیانی ئێزدین. لە 160 ئێزیدیەکانیش لە عێراقدا ئاوارە بوون.